بەخێر بێن بۆ عنکاوە، بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من ناوم ڕۆزالیا فەرهادە، دەرچووی کۆلێژی پەروەردەمە قسمی ئینگلیزی. لەم بەرنامەیەدا باسی پێکهاتەی کریستیانەکان بە خصوصی لەگەڵ گەنجان قسان دەکەین کە باسی کێشەکانیان لەگەڵ پرۆژەکانیان دەکەین کە ئەوانیش دەربارەی وەرزش قسە دەکەن، دەربارەی ڕاگەیاندن، دەربارەی هەڵی کار، هەموو ئەو کێشانە باسییان دەکەین، محاولە دەکەین هەرچەندە بتوانین وازح بین، هەرچەندە بتوانین ئەم کێشانە جەخت لەسەریان بکەین تا زیاتر کۆمەڵگاکانی دی ئەو شتانە بزانن. ئەویش لەگەڵ سێبرادەرەکانم دەبم، ئێستاش خۆیان دەناسێنن، چاوەڕوان بن. بەخێر بێن بۆ عنکاوە، بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من مانوێل هورمز، یاریزانی تیپی بادمنتۆن یانی ئەکادی عنکاوە لە کۆمپانیای کەرتی تایبەت ئیش دەکەم. بەخێر بێن بۆ عنکاوە بەرنامەی سەکۆی گەنجان. من ناوم دانیێلا نەجمە، قوتابی ئەندازیاری تەلارسازیم، یاریزانی ڤۆلیبۆلی یانەی ئەکاد عنکاوم. بەخێر بێن بۆ عنکاوە، بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من ناوم هەدیر سەباحە، ڕاگەیاندکارم، دەرچووی پەیمانگە و کۆلیژی ڕاگەیاندنم لە هەولێر. باشن ئەحواڵتان؟ لۆ تاخیر ئەڵە تاخیر نەبووینە. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. ئێستاش من ڕۆزالیا، ئێستاش برادەرانمان مانوێل خۆیان دەناسێنن. دانیێلا هەدیر چۆنی ڕۆزالیا؟ خۆشحاڵم. باشین. وەڵا دەرفەتێکی باشە ئەوڕۆکە دانیشتێنە لە بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵ ئەو گەنجە و بەتوانای عنکاوە وەک مەسیحیەکان. ئەمە دایمەن کە دادەنیشن ینی هەر شوێنێک بێ باسی هەلیکار و باسی گەنجی ما مەسیحی دایمەن بیر لە دەرچوونی دەرەوەی وڵات دەکەنەوە. مانوێل ئەمن وەک تەمەن هەندێک لە تەمەن ینی گەورەترم لەوانەیە بیر وبرچوونان لەو بابەتانە یعنی جیاواز بێن لەما بەڕای تو ئەنگۆکە دادەنیشتنە و بابەتی هەلیکار و هجرە و بابڵێن کۆچ دەکەن یان بابەتی تر زیاتر باز دەکەن ئەنگۆ؟ وەڵا زیاتر باسی ئیش دەکەن. ئەجار گەنجی ماگەر بتوانی ئیش بکاتن یان هیچ شتێک لۆ خۆی بکاتن. تو ئیش دەکەی؟ خەریجیە تو کولیەت تاوا کردیا یان مەعاد؟ مەعادم تاوا کردی ئیشیش دەکەم. ئەوجا هەندێک گەنج هەیە لە ئیش دەگەڕێ، هەندێک بزنسی خۆیان دەکەنەوە، حەسەب گەنجە، هەندێکەیەش بیری لە دەرچوون دەکەن. دانێلا تو چی دەڵێ یار لە نزیکی لە تەمەنی مانوێل؟ من ئێستا لە کولیا دەخینم، قوتابی کۆلیژەمە. هیچ پێویستی بە ئەکسپریەنسی زۆرە، کەچی کەس ئیش نادات تاکو ئەکسپریەنسی خۆمان هەبێتەوە. تایبەت یانی ئەگەر خاستن بتوانابی شەهادەی هەبی بڕوانامەی هەبی تایبەت بە سپۆرێک لۆ دەرفەتی کەمە ینی بەبستت دەرفەتی لە چ بوارێک زیاتر کەمە مەسەلەن لە ڕووی مەسەلەن لە ئێستا تو کۆلیژی ئەندازاری لە ئەندازاری یان لە بەشی تر مشکلانەیە بەیان بەرپەستیانەیە عینیان ناکەن؟ ئەمن وەکو کچ کە ئەندازیاری دەخینم زۆر شتی وا دەبیستم کە پێم دەڵێ ئەندازیاری بۆ کچ نییە، بەڵکو لە لای من فەرق بۆ شتەلەکن. ینی لە بابینی خۆتان قوتابی باز دەکەن یان کۆمەڵگە هەموو کۆمەڵگەوان پێ دەڵێ بەدەم ئەوە کچلۆ دەچی ئەندازیاری بڕۆ بەشێشترە لە کوریز. ئەو مشکلانە مافی کچان زیاتر لەگەڵ ئەو مشتەمە تۆزێکرێک نایە، چونکە مافی کچ یان ژن هەندێک جاران ئەو مافە وەرناگرێت کە وەکو کە پیا وەردەگرێت لە مشتەمە بیتن ئەگەر لە ڕێی ینی ڕێی کار بێتن یان مەسەلەن خوێندنیش لەوانەیە هەندێک جار فرسەتی ئیش و ئەو شتانەنە لەوەیە کێشەکە. ینی ئەو شتە مەسەلەن لە کۆمەلگە بۆ کۆمەلگە جیاوازی هەیە، مەسەلەن ئێستامە کە کریستیانەکان وابزانم ئێستا زۆربەی خەڵکمان ینی مەجال دەدا مەسەلەن کچیان ئیش بکات، کچیان مەسەلەن تایم بی لە شوێنێک
مثلا شوێنی شتر لەوانێ فەرق هەبی لە منتەقە بە پێی دوایە ئەو شتە هەیە ینی تەجروبەی خۆت کە لە عنکاودا دەنیشی لە هەورێ ئیشکردیە لە ناوەوەی کۆمەلگاکەمان ئێستا کچ زیاتر دەرفەتی هەیە کە خۆی بناسێنی لەگەڵ کۆمەلگا مەسەلاً ئەمن ئێستا لە ئیعلامە ئیش دەکەم کە من ڕەغبەتم بوو ئیعلامیش بکەم بێجگە لە ئیشی خۆم لەبەر هەندێ وە هەز دەکەم ینی شوێنی خۆی وەرگیرە ئێستا تو کە ئیشی وەریگرت بەس مەسەلاً ئێستا چۆن بوو ینی کۆمەلگا لەگەڵم باسی توی دەکردکەوە کچێک لە عنکاوە لە ڕاگەاندن ئیش دەکات کۆمەلگا کچ لە ڕاگەاندن بی هەندێک قسە و ئەوە دەڕی ڕاستە چۆن بوو کۆمەلگا تەفاعلی کرد لەگەڵت زۆربەی زۆریان ئیجابی بوو بەس هەر هەیە سەلبیش بیتن ینی هەر هەیە ڕای ئەو کەسانە کە ینی هەندێک جار دەتروخێنن چونکە زۆر بە دادن تشجیع ناکەنکەوە چونکە تا ئێستا هەیە لەو جیلەی کە ئەو شتانە قبول ناکەن بەس جیلی خۆمان ئەو جیلەی گەنج باشترە بەس ئەتوش کۆمەلگای کریستیانی یان کۆمەلگای سریانی ئاشووری کلدانی هەمومان بەشێکین لە پێکهاتەیەکی گەورەی کوردستان ئەویش پێویستە ئەوش بگۆڕێت چونکە ئێمە پێکهاتەیەکی بچووکین لە وڵاتە جا ئەگەر لە ناو خۆمان لەوانەیە باشتر تێگەیشت بین ینی مافی کچان و مافی ژن بەس ئەتوو پێویستە هەموو ئەو کۆمەلگا گەورەیە هەموو پێکهاتەکان بناسێن بزەوت ئەگەر نا چونکە ینی ئێمە بەس لەو کۆمەلگایە ناژین چونکە معهد مثلا خیندە بیتن من کولیەم خیندیە لەگەڵ مجتەمەعاتی دیم ئەوە تێکەڵاو بوویت لەبەر هەندێک حەزم لێ بوو زیاتر من بناسن یان ئەم من ئەوان بناسم هەبوو ناسین و ئەو تەعاملە پێکەوە لە کوریە وەختی تەلەبۆی قوتابووی بووی یان کەم بوو من وەختی تەلەبە بووم تاکە کریستیان بووم لە هەموو لە بەشی خۆتان نەک لە هەموو لقەکە زۆر ڕێزیان لە منی گرت بەس زۆریش هەبوو ینی لەگەڵم نەدەکرد نازانم لە بۆچی لەوانەیە لە ناو خێزانەکانیان تو مەسەرەن کریسیانی لەوانەیە لە ناو خێزانەکانیان نەیانزانی بێت ئەو سەقافەی کە مەسەن لەگەڵ خەڵکی دفرنت جا لەبەر هەندێ هەبوو و هەبووش نەیان دەزانی کریستیان هەیە لە هەولێر ڕادە هەبوو قوتابی بوو نەیان دەزانی کریستیان لە هەولێر دادەنیشی چونکە زۆر کەم بوو یانی زۆر کەم کریستیانەکان دەچنە کۆلژ ینی ئەو وەختێک کە تووشی لەوانەیە بەشی وی لەوانەیە هەر من تاکە کریستیان بووم لەوانەیە هەر ئەسڵان نەیان دەزانی لەوێ بووم ئەسڵان ینی چونکە هەردەم خۆم بە مرۆڤ دەناسێنم نەک ینی بە دینم بە ئەوە بەس حەزم لە کەنجی پرسیار دەکەن حەزم لێ خۆم بناسە حەزم لێ بڵێم چێمە ئەمن حەزم لێ بڵێم منیش یەکێکم لە کۆنترین ئەوە سەقافەتی لەسەر عێراق مێژووی عێراقین کە لە میسۆپۆتامیا دەست پێ کردووە کە تو حەق لەسەر ئەو خاکت هەیە منیش نعینیشت و لەگەڵ تۆش مەسان کەنجی ئەگەر واجباتت هەیە دەربارەی ئەو خاکە منیش عینیشت مانوێل ئەتوو لە پەیمانگای بوو ئەتوش نەفسی ئەو بابەتانە لە پێش داهاتن ینی مەسەلەن هەندێک برادەرانت لە پەیمانگە با بڵێن لەگەڵ تعاملیان نەدەکرێت یان باش بوو چۆن بوو معاملەت لەگەڵ برادەرەکانت لەناو ئەمە چونکە کەم بووین لە پەیمانگا یعنی لە هەموو پەیمانگاکە لەوانەیە 4 تەڵەبە بووین مەسیحی بەس تعاملی مامۆستا و تەڵەبەکان زۆر باش بوو لەگەرمە یعنی فەرقیان نەدەکردێت و قوتابی مەسیحی یان کاواتی قوتابێکی تریانەیە لە ڕووی دەرەجا لە ڕووی مامەلەکردن ئەو شانە نەبوو بەعکسەوە زۆر باش بوون لەگەرمە چونکە کەم بوو یانی 4 تەڵەبە لە هەر چاریشمان یەک مەرحەلە بووین هەر چارمان پێکەوە تەخەڕوزمان کەم بوون ئەوە ئێستا باسی دەکەن مۆزوعی بابەتی کۆچکردنی مەسیحەکانە لە
شێستەکان و هەشتایەکان و دوای ڕووخاندنی ڕژێمی بەعەز ئەو شتانە کە کرا بەرامبەر کریسیان لە بەغدا و لە مووسڵ بە سوپاسەوە لێرە کە کوردستان هاتن زۆربەیان هەندێک چوونە خارج. مانوێل ئەمە بەستم ئەوە بوو ئێستا مەسەلەن ئێوە لە پەیمانگا کە دەڵێ ئەمە کەم بوون ئەوە دەڵێ لە بەشی خۆمان ئەمە یەک تەڵەبە بوون ئەوە دەڵێت سێ چاغڕان شۆخە بە خۆمان ژمارەمان کەمە لۆیە مەسەلەن هەر کۆلیژێک دەبینی 5-6 قوتابی لێرە هەیە 5-6 قوتابی لە کۆلیژی ئەندازاریە پێش لە ئادابن مەسەر ئەو هەیە لۆیە یعنی ئەو کەم بوونە مانانی ئەمە ڕۆڵمان نییە یان مافمان نییە بلعکس ئەمەش مافمانمەیە ئەمە قوتابی بەتوانامان هەیە قوتابیمان هەیە لە کۆلیژ ئێستاش یەکەمن لەسەر ئاستی بەشەکەیان یان لە خۆت کۆلیژ ینی شەرنیە تو یەک دوو قوتابی بن ئەقلیە بن کەوا ئەمە ڕۆڵمان نییە یان ئەمە زیرەک نینەوە نییە دەبێ ئەو لەگەر برادەرەکانتان شتانە دایمەن باسکەن کەوا ئەمەش باشن تعاملمان باشە لەگەڵ خەڵکی تر ئەو پێکەوە ژیانش دەبی هەبی ینی ئەنگۆش دەبی ئەمەش ینی دەست پێ بکەن ینی هەندێک کەسەیە لەوانە ئێستا دەڵێەوە قوتابیمانەبوو نەدەزانی کریسیان هەیە دەبی ئەمە تو بچێ پێش بڵێ ئەمە مەسیحینە ئەمە ئەوهانە ئەمە نەریتەمان وەچی ئێوەنە ئێستا زۆربەی نەریتەمان هەیە خۆتان دەزانی وەچی هەولێرن وەنیە ینی ئەوشتای شەرقیمان هەیە ینی مشتەماعی زۆر شمان هەیە لە ڕووی نەریتە لە ڕووی خواردنی ئێمە هەندێک زۆر وەچی خواردنی تر هەیە وەنیە ئەوجە دیسان ئەوە ئەو هجرا بەس ئەتوو باس کرد دەڵێ باسی هەلیکار دەکەن کێشەی هەلیکار بەڕێ تو بەس لایمە هەیە ینی کە کریسیانەکانن لای خۆتان یان عامە و مۆسا بابەتە گشتیشەی هەلیکار لە هەموو عێراق هەیە گەنجەکان ینی هەندێکیان حەزیان لە ئیشە هەندێکیش حەزیان لە ئیش نیە ئەگەر ینی باوداکیان هەیە برادەر وەچی مەسەلەن بە تەرمێنی ئەنگۆ دەڵێ ئەمن ئیشم نییە من لێرەوە ئەس دەینم دەچمە خارج لە خۆم هەیە باز دەکەم زۆربەی گەنجەکان هەیە هاتووکە کە وەختی مەسەلەن کۆلێژێک تەواو بیتن شادەی هەبیتن و تاعینیش نەبیتن بە دوای ئیشێکی دیکە دەگەڕێتن ئێستا زۆربەی گەنجەکانمان مەسەلەن لە کۆلێژ دەردەچن شادەشیان هەیە بەس لە شادەی خۆیانیش ناکەن ئیشێکی دیکە ئیشەکان لە شارکات پێیان دەڵێ تو دەڵێ مەسەلەن ئێستا چاکەسن دانیشتین من گلەی دەکەم دەڵێم تاعین نییە و لە خۆم واز دەینەوە ئەو وڵاتم ناوێ ئەتوڕات چیرا چ پێم دەڵێ ئەگەر من پێت بڵێم ئەمن شادەم هەیە و باش و زیرەکەم هەر دەدەی بچمە کۆس بکەم یانە دەڵێ نا هەر کەسە و شتێک لە عقلی خۆی دانێ ئەوەیە یان ئێستا من ئەگەر لە عقلی خۆم دانێم هەرە من سەفەرکەم و ناگەمە شوێنێک ئەگەر سەفەرکەم من لە دەبی لەوێن دەریعنی تەتەور دەکەم نا ئەوە غەڵەتە هەر کەسە هەیە بیر و باوەڕی خۆیت مەسەڵەن ئێستا من ئەگەر ڕای خۆت نادەیە برادرت بڵێ تەحمل بکە لێرە باش دەبی دەتوانیشکەی ڕای نادەی ناڕێکەوە و برادەرەکان زۆر جار سەفەرکردن بە ئیجبار دەبی چونکە ئێمە ئێستا مثلەن ئێمە ئەمن 5 ساڵ دەخینم شەهادەم وەردەگرم ئەگەر ئیشێک نەبینم چۆن دەتانم ژیانم تەواو بکەم لێرە بەڵام هەر لێرە خۆشترە لە شوێنێکی تر چونکە کە بچیە شوێنێکی تر ینی خۆت بە شتێکی نامۆ دەبینی بەس تو چ دەکەی ینی ئێرە چ دەکەی چۆن ژیانت بەڕێوە دەبێت ئەگەر ئیشت نەبی ئەگەر پارەت نەبی ئەگەر شوێنی ژیانت نەبی چ دەکەی چۆن ژیانت تەواو دەکەی ئەوگۆ چ بابەت هەیە ینی بربەستە لای ئێمە تا ئێستا گەنجمان نییە مەسەن ناتوانانی ئەو شتە بکە لەبەر ئەوە کریسیانە ئەو شتە هەیە بەڕای ئەنگۆ کەەوە لەبەر ئەوە کریسیانە لەناو ئەو کۆمەلگایە ناگاتە ئەو ئامانجا یان نییە ئەو شتانە بەڕای ئەنگۆ بەڕای من زیاتر مثلا گەنجی مەسیحی ئەگەر قسە بکەم دەربارەی هەڵیکار وا هەست دەکەم کە هەموو کۆمەلگا ینی کووردە دەوران دەورمان بەس من هەردەم هەست دەکەم کەنجی مەسەلەن لە بۆ هەڵیکارێک تەقدیم دەکەم وا هەست دەکەم دەبێت تۆزێک زیاتر خۆم پیشان بدەم تۆزێک زیاتر ئیشی لەسەر بکەم لەوەی هەر پێک هاتەیەکی دی یعنی دەربارەی هەڵیکار هاتبێتە بۆ ئیشێک مەسەلەن ئەوە نازانم ینی لە ناخی خۆمە لە داخلی خۆمە
کە ئەو شتە دەکەم بەس نازانم لە بۆچی چونکە لەبەر ئەوەی ئەو هەستم هەیە کە کەمینم حەزم لێ نییە کەسێک پێم بڵێ من کەمینم من پێک هاتم لەبەر هەندێ ینی هەردەم حەز دەکەم کە ئەو چاوم لەسرە ینی ئەو چاوم لەسرە کە کەمینم بیرۆباوانێکەوە کەسێک بڵێ تو لیان چاوی لەسەرمان بی بڵێ ئەوە کەمینە نەکەمینە لەو مستەڵەحە با بڵێن لەو دەستواژە حەزدان لێ نییە پێتان بڵێ خۆم شخصی حەزم لێ نییە چونکە وەچی گوتم ینی هەمومان حەق لەسەر ئەو وڵاتەمان هەمومان حەق لەسەر ئەو خاکەمان هەیە بەتەساوی بە یەکسانی هەمومان چیتر مەسئەلەن هەروەها یەکێک بووم لەو کەسانەی کە مەسیحیەکان و کریستیانەکانی ئەو خاکە چوومە وڵاتی فەرەنسا کە دەربارەی وەرکشۆپەک هەبوو دەربارەی پێکەوە ژیان ئەم پێکەوە ژیانە هەموو مۆزاییکی ئەو کۆمەلگایە بە عەرەبەوە بە کوردەوە بە یەزیدەوە بە ئاینی زەردەشتی هەموو نەتەوەکان چوین ئەوانیش باسی پێکەوە ژیانیان دەکرد و درفتی پێکەوە ژیانیان لە ئەوروپا هەمویان لە هەموو عالەمدا مەسەلەن ئەمریکا بینی پێست ڕەنگی پێست تا ئێستا پێکەوە نەهاتینە مەسەلەن لە ئەوروپا تا ئێستا لەگەڵێکە و پێک نەهاتینە باسی مەسەلەن ئەوە لە کەنیسەیەک هاتووە ئەوە لە کەنیسەیەکی دی هاتووە ئەوە لە حیزبەک هاتووە ئەوە لە حیزبەکی دی هاتووە تا ئێستا ئەوانیش هەر کێشیان هەیە لە بینی خۆیان ئێمەش ینی پێ وایە لە ئێرەکە کوردستان هەتا ئێستا هەیە پێکەوە ژیان هەیە بەڵام ئەوانیش هەیەە بەس زۆر ئیشمان پێویستە تا بگەینە ئەو خاڵی کە نەک بەس حکوومەت لەگەڵەیەکدا پێک هاتووە بەڵام ئێمەش کە کۆمەلگە زیاتر زۆر ئیشی پێویستە چونکە دەربارەی حەزم لێ بوو دەربارەی پەروەردەش قسە بکەم چونکە پەروەردە ینی زۆر لەگەڵ پەیوەندی بەو فکرەیە هەیە زیاتر چونکە لە پەروەردەوە دەست پێ دەکات لە منداڵیەوە ئەگەر ئەو شتە لە عقلی لە منداڵیەوە لە مەرحەلەی با بڵێن ڕەوضا با بڵێن پێش مەکتەب دەبی ئەو بیر و بۆ چوونەوەیان ئەو بابەتانە لەو منداڵانە لەگەڵی لە ناخی بکەن بڵێن مەسەرەن لێرە هەمومان پێکەوەنا لە ئاین و نەتەوەی جیاواز دەبی ئەو شتانە هەبی مەبەست ئەوە هەیە یان کەما ئەو شتە پەروەردە بەڕای من زۆر ئیشی پێویستە کە جەخت بکاتە سەر زانم مانوێل حەزم لێە ئەمن لۆیە ئێستا مەسەن لە توی تەمەنمان زۆر باسمان کردیە حەزمان لێ لەو تەمەنە گەنجەی کچکەتر لەما بزانم ئەو بابەتی پێکەوە ژیان کە ڕۆزاڵێ خان دەڵێ یعنی پێکەوە ژیان هەیە لە کوردستان باشە بەڵام پێویستی بە باشتریش هەیە ئەتوو بەڕای تو وەختی لە مەرحەلەی پەیمانگە بوو یان لە ئیش پێکەوە ژیان چۆنا مامەلەکردن لەگەڵ برادەرەکانت با بڵێن لە دەتەوەکانی تر مامەلەکردنەوە لە باشە چونکە ئەم نێستا زۆربەی برادەرەکانم هەر کوردن هیچ مشکلە هیچ فەرقت نەکردی ڕۆژێک ئەو بڵێ ئەوە کریستیانە ئەوە ناوی بچمەلەکردنی ئەوە لەمی لەگەڵی ئەو شتم نەدیتیام لەیشی ئێستا یان لە پەیمانگا ئەو شتم نەدیتیە پێکەوە ژیان هەیە باشە ینی چونکە لە مێژەوە پێکەوە مەسەڵەن لە مێژە عنکاوە هەیە حەزم لێ ئەوجا هەندێک بچنە ریاضا بچنە ئەو شتانە بچنە وەرزش دەرفەتێک کە ئەوڕۆ دانێرش لەگەڵمانە یەکێکە لە یاریزانی کچانی باڵەی ئەکات عنکاوە دانێلا ئەمە قەدیم واتە ئێستش لە هەندێک ناوچە زۆر تەشجیعی کچەکانیان نادەن بچن وەرزش بکەن لۆیش ئێستا زۆر لە ئەمن دەکە دەبین وەک ڕاگەیان کار دەبینم تیپی باڵەیان تیپی باسکە 4-5 ئەوەندە زیاتر نینە بەڵام ئی کوڕان زیاترن ئەو شتە لۆ چیە یان لۆ
بەڵێ لە کنتیپیما زۆر لاعبمان هەیە کە کریستیانن و هیچ ینی خێزانمان ناڵێن نابی زۆر تەشجیعمان دەکەن نەک بەس خێزانەکانمان نادیش زۆر تەشجیعمان دەکە و هەر شتێک کە بتوانێت بکات بۆمان دەکاتەوە بەڵام مشکلەکە لێرە نییە مشکلەکە لە دەوڵەتیمەیە کە ناچنە پێش لە ریاضە ئەو یانی گرنگ نادەم بە وەرزش ئەو مستەوایە کە گەیشتەوە لە خارج لێرە قەت ناگەنەوە لەبەر ئەوەی ینی هەیە خێزان قبول ناکە منداڵی گەمە بکاتیان یاریێتەوە بس دەوڵاتمان باز دەکێت و لە پێش ناشێت دەڵێ کچ ناتانێ هیچ بکە کچ ناتانێ بگاتە شوێن ئەسڵان خۆیان دەڵێن کچ ناتانێ بگاتە مستەوایەک وەکو ئەوانەی کە لە خارج هەنا مشکلەکەش ئەوەیە کە دەگەڕێتەوە بۆ نمونە ئێستا ئەمن وەختێکی تەواو نییە کە بدەمە ریاضە ژیانم لەسەر یەک مستەوای ریاضە بیبەمەوە پێویستم بە خوێندنە پێویستم بە ئیشکردنە کەچی وەرزش پارە وەردەگری بەهۆی ئەوەیە کە پارەمان زۆر کەمە کە گەمە دەکەین راتبمان زۆر کەمە بەڵام ئەگەر وەکو خارج بێ کە راتبیان زۆر بەرزە کە ینی یاریزان راتبێکی زۆر بەرز لە دەرەوەی وڵات وەردەگرێت ئەگەر ئێمەش وەکو ئەوان راتبێکی زۆر بەرزمان بدەن ئێمە دەتانین هەموو ژیانمان بۆ ریاضەدا بنێن و هیچ شتێکی ترمەکەین باشە ئەوە یەکێکە لە بربەستەکان کەەوە موچەی باشتانە یاخود گرنگی پێتان نادادن بەڵام لە ڕووی کۆمەلگە ئێستا ئەمە گوتمان ئێعنکاوە تیپمان هەیە لە نۆتۆیەکە نادی ئەکات تیپی هەبوو وەک باڵە و باسکە و کچانیان گرنگی بە وەرزشی کچانی دەدا ئێستا تو چەند ساڵ یاری دەکەی ئەمن 7 ساڵ با بڵێن سەرەتاو و ئێستا وەکو یەکەن مەسەلەن ڕووی تیپ ئێستا نبینی مەسەلەن لە کۆمەلگەی با بڵێن بە کوردستان بەگشتی تیپی نوێ هاتیە کچان ئەوانش با بڵێن ئەو هانی دەدەن هانی کچەکانیان دەدەن بێنە وەرزش دەبینی ئەو شتە تیپی نوێ هاتیە بەڵام مستەوایان بە حەدی مەطلوب نەگەیشتیە کە یاریەکە بەرەو پێش بەڵام تەژییان دەکەن لە ماڵێ هەر باشە یعنی لە پچا و پێشتر لەوانەیە بەسیانی ئەکاد و دووسێنایانی تر بوو بەزێستە دەگاتە 5 و لەوانەیە بکاتە یانی ئەو شتە باشە کە هانیان بدەن کچەکانیان بچن وەرزش بکەن تەجیعی کوڕان زۆر زیاترە لە تەژیایی کچان ئێستا مستەوای تۆپی باڵا لە کن کوڕان زۆر بەرزترە لە کچان لە عێراق ئەو بیرکردنەوە هەیە کەوا کچ دەرفەتی نەدەن بچ وەرزش بکە هەتا ئێستا ئەو شتە هەیە بەبەست بۆ نمونە لە دەوڵەتەکانی تر زۆر ئەوە فەریقی منتەخەبیان هەیە بەڵام ئێستا لە کنما ئێستا لەو ساڵی پێشتر ئەو جا فەریقی منتەخەبیاندانا بەڵێ و تەنها بەشداری یەک باڵەوانیەتیان کرد میانی بەگشتی گرنگ نادەن گرنگ نادەن زیاتر گرنگی بۆ کوڕە مانوێرە توش لەعبی یاریزانی بادمنتۆنی لە تیپێکی ئەکات عنکاوەی چەند ساڵ بەشداری لە خۆلی کوردستانتان کردیە خۆلی نایابی عێراقتان کردیە زۆر ئامانجی باشتان بەدەستێنە بەعام وەرزش چۆن دەبینی لێرە لە وڵاتمان ئەمە وەک کریسیان هەتا ئێستا کە یانەمان هەیە یانەی شترمان هەیە لە دهۆک ڕات چیە لەو بابەتە بەنسبەت ریاضە و معاش کەمە یانی لەبەر ریاضە یانی مەسەڵەن ئێستا گەر لەعیب بێت و معاشت زۆر کەمە لەوەی کەم مەسەڵەن ناتانی ژیانی بڕۆین یانی مەسەڵەن ناتانی بژین ئێستا تو ئیش دەکەی و وەرزش دەکەی ئەگەر بەس وەرزش بکەی ناتوانانی پێش ئیشکردن لەوانەیە لە بۆ خوێندنیش مەسەڵەن خوێندن یەکەم شتمان دەدەنا ئەوجا ریاضە کە ئیشمان کرد هەر ریاضە یانی دووەم شتە کە مەسەڵەن یەکەم شت ئیشە دوای ریاضەیە لەبەرەی سوکە ئێستا من ئەگەر ئیش نەکەم بەس هەموو ژیانم لەسەر ریاضەدانێم ناتوانین ژیانی خۆت بڕێ بێ یعنی ئەوەندە مەسەڵەن لە ڕووی مادیەوە ئەوەندە یعنی تەتەوڕ ناکەن لە زۆلۆی ریاضە کەم دەبیت کات مەسەڵەن ئیشی بکەی مادی دەبی لە تەمرین شکەن لەوانەیە لە بەریشێ نەتانی تەمرین بڕۆی لەوانەیە هەفتە 2000 دەبیتن جستە تشمان دەبی ماندوو دەبی ناتوانین زیاتر تەمرینەکەیت بە تەواوی تەوا بکەیت لەبەر ئیشکردن سوپاسانەکەڕ پێکەوە دانیشتن ئەگۆچتان هەیە پێش کۆتایی بە بەرنامە زۆر سپاس کاک هەدیر بەنامەیەکی خۆش بوو مۆزوعاتی خۆش بوو دەستان خۆش سپاس